بۆ ڕێدڵناسکەکەی هەولێر ئەم جارە لە سنووری گوندی دارەبەن شکا سنووری دارەبەن دەکەوێتە سەر ڕێگای هەولێر دۆ کاتژمێر نزیکەی 3 دوای نیۆڕۆ بۆ ڕئیفرازی ئاوی سێشکە بۆ هۆیەوە نزیکەی 24 کاتژمێر چەنگەڕەکێکی شاری هەولێر بێ ئاو دەبن. پێمان بڵێ هۆکاری شکانی بۆ ڕێکەچێ و چەند کاتژمێر هاوڵاتیان بێ ئاو دەبن. هۆکاری شکانی بۆ ڕێکە کارکردنە لە پرۆژەیەکی کارەبا لێرە عمودیان چەقاندی و حەفارە لێدایە بەڵام ئەوەی کارەکەی کردو بێگومان لێرە نەمایە ڕۆیشتە و چاوەڕێ دەکرێن لێکۆڵینەوەکان بەردەوام بن بزانین ئایا پرۆژەیە حکوومەت جێبەجێ کردو یا هاوڵاتی بێگومان پرۆژه ئاوی فراسێ ئەو بۆ ڕێ زۆری جیارپیە لە ساڵی 2004ەوە 5 دانراوە و تاوەکو ئێستا ئەمە ئیشکالمان نەبوو لەو شوێنە ئەوەی هەیە بەهۆی کارکردنەوە زەبری دەرەچی کاری لێکردە و ئەم ڕۆژ ئینشاڵڵا تاوەکو بەرەبەیانی 20 مانگ ئاو دەگەڕێتەوە لە شاری هەولێر. کاک ڕابەرجان پێم بڵێیت بە دیاریکراوی یان بە نزیکەی چەند گەڕێک لە هەولێر بێ ئاو دەبێت؟ ئەوانەی کە لەکەونە سەر ئیفراسی بێگومان بێ ئاو دەبن ئەوەش سوپاسیانەکەی هاوکارمان بن تاوەکو ئاو دەگەڕێتەوە و تەسەورەکەم لە خلالی 2 ڕۆژ تا 3 ڕۆژی دیکە هەموو هەولێر وەکو خۆی ئاویان پێ بگاتەوە. باشە بەشی چەند کاتژمێر لە خەزاندا ئاومان هەیە؟ 5 ساعتمان هەیە تا ئێستاش ئاو نەبڕایە لە خەزان هەتا 5 ساعتی دیکە ئاو دەمینێ خەولێر بێ ئاو نابی سەورەکەم 10 ساعتە چیکەش دوایەوی هەتا چا دەکەینەوە ئاو نابی دوای دەگەڕێنەوە. تیمەکان کەی دەست بەکار دەبن لێرە؟ ئێستا ئاوەکە بەتاڵبی ئینشاڵڵا تیمەکان لە ڕێگان حەفارۆش لە ڕێگە دێن دەست بەکار دەبن ئینشاڵڵا.